نها ام سربان ایرشان به تایبەت دواره عسکری دا لشکری دا راوستن هروها اف درون و مشکت این ابکارانین برای فدریکو بارساری لکولر لنابندا اوروپای او بسپور لشکری و شر درونان دلگلمه به برای فدریکو هن گلب خیر هاتن هن بسپورند شر درونان دا درون ایرانی حتی چند کارین سیستم براوانی آسمانی اسرائیل و ولات نافچه خواه مجهول بگه بەڵگە هەیە کە ژمارەیەک لە درۆنەکان توانیویان ئاسمانی ئیسرائیل ببەزێنن نەکرد هەنەها ئەم جارە بەڵکو هاوینی ڕابردووش کە جەنگ هەبوو وێڕایەوەی کە دیار نییە ئایا ئەم درۆنانە لە ئێرانەوە نێردرابوون یانیش لەلایەن پاشکۆکانی ئێرانەوە لە وڵاتانی دیکەی وەک لوبنان یان عێراق نێردرابوون بەڵام بەگشتی دەتوانم بڵێم کاریگەری ئەم درۆنانە لە بەزاندنی ئاسمانی ئیسرائیل لە ئاستێکی زۆر بەرزدانە لەبەرەوەی بەڵگەی کەم هەیە و داتاش تەواو نیە ئەوەی کە لە بەردەستە لانی کەم کە لە بەردەستی خەڵکدایە بەڵام دەتوانم بڵێم کاریگەری و سەرکەوتوی ئەم درۆنانە باسی موشکەکان ناکەم بێگومان بەڵام درۆنەکان کاریگەری ئەو درۆنانە لە بەزاندنی سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل زۆر بەرز نییە زۆر گەورە نییە ڕەنگە 10% سیستەمی بەرگری تێپەڕینە نەک زیاتر لەلایەکی دیکەوە سیستەمە بەرگریەکانی ئیسرائیل و دژە درۆنەکانیان سەرکەوتوو بوون دەتوانم بڵێم لە بەرپەرشدانەوەی درۆنەکان باش بە تایبەتیش ئەوانەی کە لەلایەن حزبوڵڵاوە لە لوبنان هەڵدەدرێن یان شەوانەی لەلایەن پاشکۆکانی ئێران لە عێراقەوە هەڵدەدرێن برای فدریکو چاوا کارینە قوبەیە ئاسنین یا ئیسرائیل تێپەڕینن ئەف درۆنانە ژبەر زوریە هەژمارەوان بووە یانجی بهێزیەوان درۆنان بووە پێم وایە ژمارەیەک هۆکار هەیە سەرەتا ئایرۆندۆم یاخود گومبەزی ئاسنین سیستەمێکە کە سەرنجی زیاتر لەسەر بەرپەرشدانەوەی ڕۆکێتەکانە لەبارەی یاخود سەرنجی لەسەر ئەو درۆنانە کە نزم دەفرن واتە هەموو ئەو شتانەی کە نزم دەفرن ئایرۆندۆم بەرپەرچان دەتەوە بەڵام موشکەکان ئەوەی کە لە ئێرانەوە دەڕۆن یان لە وڵاتانی دیکەوە ئارەسە دەکرێن ئیسرائیل بۆ ئەوانە سیستەمی ئاڕۆی هەیە سیستەمی دەرلاستیکی داوودی هەیە هەموو ئەمانە موشکەکان بەرپەرش دەدەنەوە بەگشتی ئەوەی کەوا دەکات موشک و ئەوان دیکە زوو بچنە نێو ئاسمانی ئیسرائیل ژمارەکەیان ئەگەر زۆر بن دەتوان باسانی بچن هەروەها ئەگەر پێکەوە زۆریان هەڵ بدرێن یاخود زۆر جۆر پێکەوە هەڵ بدرێن وەکو درۆن و موشک ئەگەر پێکەوە هەڵ بدرێن ئەوانیش کاریگەریان زیاد دەبێ بەڵام سوپای ئێران بڕیاریدا کە شتێک بکەن بتوانن چەند درۆن ئاراستە بکەن لە هەمان کادا هێندە موشکیش ئاراستە بکەن بۆ ئەوەی لە یەک کادا زۆرترین ئامانج بپێکن و بەسەر سیستەمی بەرگریدا زاڵ بن ئەمە خاڵێکی گرنگە چونکە تەنها پەیوەندی بە تەکنۆلۆژیای درۆن و موشکەوە نییە بەڵکو پەیوەندی بە چۆنیەتی بەکارهێنانیەوە هەیە واتە بەزاندنی ئەو سیستەمانە پەیوەندی بە ژمارەوە هەیە پەیوەندی بە پلانەوە هەیە پەیوەندی بەو جۆرانەوە هەیە کە پێکەوە ئاراستە دەکرن کە هەمووی وا دەکەن چانسی زیاتریان هەبێتن کە سیستەمی بەرگری ئاسمانی ببەزێنن لێ بەڕێز فەدرێکۆ ئەو درۆنە نرخەوێ 20,000 لێ ئەوە کو vê درۆنê dixe xwarê jî nirxewê milyoneke yanî ev e rast e مەرج نییە سوپاس بۆ پرسیارە پێم وایە سەبارەت بەم ڕۆژانە بە تایبەت ئەم ڕۆژانە کە ئەم هێرشانەی لایەن ئێرانەوە دەکرێن ئەوانەی دەکرێنە سەر وڵاتانی کەندا و ئیسرائیلیش بەڵام بە تایبەتی ئەو هێرشانەی دەکرێنە سەر کەندا و دەتوانم بڵێم
ئێمە بەڵگەی پێویستمان نییە بەڵگەی تەواومان نییە کە بڵێن سیستەمی بەرگری زۆر گرانبەها بەکارهێنراوە بۆ بەرپەرشدانەوەی درۆنەکان دەزانین کە ئێران زیاتر درۆنی هاویشتووە وەک لە موشک بەڵام هەردوو جۆرە موشکەکە بە ژمارەیەکی زۆرەوە بەکارهێنراون بەڵام وڵاتانی ناوچەکە وڵاتانی کەندا و هەروەها ئیسرائیلیش بە ئەمریکاشەوە زۆر موشکی بەرگری ئاسمانیان لە کۆگەکانیاندا داناوە تەنانەت لە کاتێکدا ئێستا لە ژێر گوشاری ژان بەڵام هەر هەیەە بۆ بەرپەرشدانەوەی درۆنەکان زۆر لە وڵاتەکان هێزی ئاسمانیان بەکارێنەوە تا فڕۆکە ئێمە دەزانین کە فڕۆکە جەنگیەکان موشکی جیاواز بەکاردێنن ئەوان سیستەمی تایبەتیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی درۆنەکان بەڵام بێگومان هەرزانترن لە بەکارهێنانی پاتریۆت بۆ نمونە لە دژی درۆنەکان بەگشتی دەتوانم بڵێم بێگومان لە ڕووی تێچووەوە شتێکی باش نییە کە پاتریۆت لە دژی شاهد بەکاربێنی بەڵام دەزانین کە سیستمی دیکەش هەن دەتوانرێن بەکاربهێنرێن بەڵام بەڵگەمان وەکو پێویست لە بەردەست نییە کە بڵێن ئایا چۆن بەرپەرشراونەتەوە شتێک بەکارهێنەوە هیچ بەڵگەی فدرێکۆ جیاوازیات ناوبەرە درونên Îranê da ligel yên gropên ser bi Îranê ve bû nimûne ew gropên ku wan dronan kartînin yên Iraqê tê gotin ku tiştekên navxwê destgir de çê dikin. بەڵێ بێگومان هەندێک جیاوازی هەیە بەڵام ئێمە دەزانین کە ئێران جبەخانەیەکی گەورە و جیاجیای هەیە هی درۆنەکان هەزاران درۆنی تێدا هێشتا هەزاران درۆنی هەیە بەڵام ئەوەی پێوەستە بە پاشۆکانی ئێرانەوە بۆ نمونە لە عێراق ئەوان درۆنی ئاست نزمتر بەکاردێنن واتە شاهد 107 شاهد 101 ئەمانە درۆنی ئەمانە بە دیزایانی ئێرانی دروست کراون بەڵام زۆر دەستکاریان تێدا کراوە بە تێپەڕبوونی کات و ئەم جۆرە درۆنانە لە دژی ئامانجە نەجوڵاوەکان بەکاردەهێنن و کاریگەریان کەمترە بەراورد بە درۆنە پێشکەوتوەکانی وەک شاهد 160 و درۆنی ئارەش 2 ئەم دوانەی ئاخیر کە باسم کردن لەلایەن ئێرانەوە بەکاردەهێنرێن جیاوازن شاهد 101 و شاهد 106 لەلایەن هێزە پاشکۆکانی دیکەی ئێران لە ناوچەکە بەکارهێنراون تاکوێستا و هێزە پاشکۆکان کە لە عێراق ئەو درۆنانە بەکاردێنن مەودای درۆنەکانیان کەمە هەروەها بچووکتریشن لە قەبارەدا واتە لە نێواندا بۆ 20 کیلۆگرامدان بە گوێرەوەی کە چ جۆرە ئامانجێک دەپێکی بەڵام ئەگەر کڵاوەیەکی تەقەمەنی زیاتری بخەیە سەر درۆنەکە ئەوە کێشەکەی گەورە دەبێ و پێویست ئەوەش وا دەکاتن کە مەوداکەی کەمتر بێ و خێراکەی کەمتر بێ بۆ پێویستە هاوسەنگی بکەیت جیاوازیەکە زیاتر لە کڵاوەی تەقەمەنیەکەدایە بۆ نمونە شاهد 160 و ئارەش 2 کڵاوەی تەقەمەنیەکەیان لە نێوان 70 بۆ 90 کیلۆگرام داوەتە کڵاوی تەقیمانەکان زۆر گەورەترە هەروەها ژمارەی ئەو جۆرە درۆنە پێشکەوتوانە کەمترە لە کۆگاکاندا هەموو ئەمانە پێکەوە بەڕاستی جیاوازیان هەیە لەگەڵ یەک ئەگەر ئەو درۆنەمان بینی بێت کە لە عێراقەوە هاتوون و ئامانجەکانیان لە کوردستان پێکاون جیاوازن لەو درۆنەی کە لە ئیرانەوە نێردراوە بۆ کوردستان پێکراون ئەوێن لە کوردستانی تێنە پێک ئینان ئەو درۆنانە هین چاودێریەوان دکەن تێنە بکار ئینان چ جۆرە درۆنن ئەو
بەڵێ ئێمە درۆنی ئارەشمان بینیوە کە لەلایەن هێزە وشکانیەکانی ئێرانەوە لە دژی هەرمی کوردستان بەکار هێنراون پێم وایە چەند ڕۆژێک لەمەوە بەربوو هەروەها دەشزانین کە نمونە هەیە لەسەر بەکارهێنانی درۆنی سەمەد 2 کە ئەوەش درۆنێکە بۆ کاری سیخۆڕی و هەواڵگیری بەکاردەهێنرێت بەڵام هەروەها دەکرێت بگۆڕدرێت بۆ درۆنی بۆمبڕێژکراو ئەگەر کڵاوەیەکی تەقەمەنی لەسەردا بنرێت سەبارەت بە هەرێمی کوردستان ئارەشدوو کە درۆنێکی ئێرانیە بەکارهێنرابوو هەروەها سەمەد 2 بەکارهێنرابوو شاهد 101 و شاهد 107 ئەمە ناو درۆنانە کە بەکارهێنراون لەلایەن پاشکۆکانی ئێرانەوە لە عێراق باشە بەڕێز فەدر واتە جیاوازی لە ناودایە لە شێوەکانیاندایە و لە قەبارەی تەقەمەنیەکان و لە خێراییەکەیاندایە ئەف درونên te behs kirin Ariş 2 Samed 2 û her te behsa Şahid 101 û Şahid 102 kirin yên ku têne bi kar înan bû êrişkirinê li ser Hewlêrê dikarin bi çi çekê ev dronane bêne xwar bixin xwarê têk bişkênin زۆر جۆرە چەک هەن دەتوانێت بەکار بهێنرێت بۆ بەروەنگار بوونەوەی درۆنەکان زۆر ڕێکار هەن باشترین ڕێگە ئەوەیە کە چینێک لە سیستەمی جۆرە و جۆرت هەبێ پێویستە ڕادارت هەبێ پێویستە کامێرای گەرمبینت هەبی پێویستە کامێرای تایبەتت هەبێ لە مەودای دوورەوە درۆنەکان ببینێ لە هەمان کادا پێویستە چەندین جۆری چەکی تەقەکەرت هەبێ بۆ نمونە موشەکی کەم نرخ هەروەها ڕەشاش دەتوانانی بەکار بێنرێت یانیش چەکی ئەلکترۆنی بۆ نمونە بەکارهێنانی چەکی ئەلکترۆنی بۆ جامکردنی درۆنەکان پەکخستن یانواتە هەموو ئەمانە دەتوانانی لەناو یەک سیستمدا کۆبکەیەوە چینێک لە بەرگری پێک بێنی ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەم ڕۆژانە سیستەمی بەرگری ئاسمانی ئەمریکی بەکارهێنراون و زۆر سەرکەوتوش بوون ئەگەرچی هەندێک لە درۆنەکان شوێنی خۆیان پێکاوە بەڵام لەسەرەوە دەمێنێتەوە کە تۆ چەند فاکتەر بەکار لەسەر چەند فاکتەرێک دەمێنێتەوە لەسەرەوە دەمێنێتەوە تۆ سیستەمەکەت لە کوێ دانراوە ڕادارەکە دەتوانێت تا چەند دەوروبەری خۆی ببینێ هەندێک شوێن چیای لێیە لە دەوروبەری بۆیە زەحمەتە هەموو شتێک ببینی لە وەختی خۆیدا باشە بۆیە پێویستە سیستەمەکان بە شێوەیەکی باش دابەش بکەی و شوێنەکانیان دیاری بکەی بەڕێز فەدرێکۆ بنەرینەوە هەولێر و سلێمانی کارینە دە ڕۆبڕۆبوونا وان درۆناندا سەرکەفتی بن و موشەکان پێم وایە زۆر باش بوون لە بەرەنگاربوونەوەی ئەو چەکانە ئەگەر چی لە ئاستی هەرە باڵادا نەبوون بۆ بەرپەرچدانەوەی هەر تاکە هێرشێک بەڵام توانیویانە درۆنەکان تێک بشکێنن بە تایبەتی لە ناوچە سنووریەکان ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە زەمینەکە جوگرافیەکە گرنگی هەیە کاریگەری هەیە پێویستە ڕاداری زیاتر هەبێت پێویستە هەستەوەری زیاتر هەبێت لە ناوچەکەدا بەش بکرێن هەروەها پێویستە چەکی بەرپەرچدانەوەی زیاترت هەبێ واتە بۆ نمونە چەکی ڕەشاش بۆ پاراستنی شوێنە استراتیجیەکان کوردستان لە ڕۆبەڕووبوونەوەی ئەو درۆنانە باش بووە بەڵام هەمیشە بواری بەرەوپێچوون هەر هەیە واتە پێویستی بە توانای زیاتر هەروە پێویستە مەشغوڵڕاهێنان بە تیمی تایبەتمەند بکەیت ئەگەر سیستەمی بەرگری بکڕی پێویستە ئەوەنەی کاری پێدەکەن مەشغوڵڕاهێنانیان پێ بکەیت پێویستە سیستەمەکە بخێنێ و زنجیرەی فەرماندەیی هێزە چەکدارەکان پێویستە ڕاهێنان لەسەر بکرێن لە بەرەوەی بەکارهێنانیان زەحمەتە ئەم سیستەمانە هەروە پێویستە
حسابی کارگەری لاوەکی بکەی بە تایبەتی لەو ناوچانەی کە چڕی دانیشتوانی زۆرە کە دەکرێت کاریگەری لاوەکی هەبێ تاوەکو ئێستا وەک سەرەتا باشە بەڵام دەکرێت باشتریش بکرێت ئەمە دەکرێت باگا هێنن دەکرێت ئاگداریەک بێ بۆ هەرمی کوردستان و بۆ وڵاتانی کەنداویش بۆی زیاتر بەڕێز فەدرێکۆ ئەف درۆنانە یان ژی موشکên balîstiyên Îranê kîjan şwan metirsîdartir û pêztir in. I think it doesn't make much sense to compare them. پێم وایە زۆر واتایەکی نابێت ئەگەر جیاوازیان بکەین لەبەرەوەی زۆر چەکی جیاجیا هەن ژمارەیان زۆرە بگومان موشەکە بالیستەکان زەحمەتتر بەرپەرش دەدرێنەوە کڵاوەی تەقەمەنیان گەورەترە و دەتوانن کاولکاری گەورەتر بنێرنەوە وەک لە درۆنەکان ئەگەر سیستەمێکی باشی دژە موشکی بالیستیت هەبێ باشتر دەپارێزرێت لە دژی موشکی بالیستی بەڵام لە هەمان کاتدا پارێزبەندی کەمتر دەبێ لە بەرامبەر درۆنەکان ئەگەر توانای بەرپەرشدانەوەی درۆنت نەبێ بۆیە بۆ دۆخی لەم شێوەیە ئەگەر سیستەمی دژە موشکی بالیستیت هەبێ لە بەرامبەر درۆنەکان لاواز دەبی و درۆنەکان ئەو کات دەتوانن زیانی گەورەتریش بنێنەوە وەک لە موشەکە بالیستەکان واتە ئەگەر هەر کامەیانت نەبێ زیانی گەورە بەردەکەوێت پێویستە هەردووکی هەبێ و بەڵام ئەگەر هەردوو چەکەکە پێک بەراورد بکەی بێگومان موشکی بالیستی مەترسیان گەورەترە و کاولکاری زیاتر دەنێنەوە بەڕێز فەدرێکۆ بۆرساری زۆر سپاس و هێوی خوازین ژی و درۆژێن داهاتیدا ژی هون لەگەل مە بەشدار بن ئەگەر هون بکار بن لە کۆلەر لە ناوەندا ئەوروپای و بسپورێ لەشکری و یێ شارێ درۆنان دوگەلە بخێر هاتی Thank you so much for having me. سپاس بۆی باش